ڕێبەرۆجالان ئەوەی لە کەسێتی مندا بەدی دەکرێت کوردی ئازادە. ڕێبەرۆجالان لەبارەی ئامانجی پیلانگێڕی نێودەوڵەتیەوە دەڵێت ئەوەی لە کەسێتی مندا بەرکەنار و بەند دەکرێت و دەخوازن ناچاری بەندیخانەیەکی تاکەکەسی بکەن لە ناوەڕۆکدا کوردی ئازادە. ئەو ڕەفتار و سیاسەتانەی لە ئیمڕاڵی بەرامبەر کەسایەتی من پیادە دەکرێت بە سیستەماتیکە. ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجالان لە بەرگرینامەی مانیفێستۆی شارستانێتی دیموکراتیک پەرتووکی یەکەم لە هەڵسەنگاندنەکانیدا ئامانجەکانی پشت پیلانگێڕی نێودەوڵەتی 15 شوباتی 1999 دەخاتە ڕوو. ڕێبەر ئۆجالان دەڵێت پێڵگرتنی پەکەکە بەرەو چیاکان و بەرخۆدانێکی چەکداری نەفساوە دەرەنجامی گرنگی بەدوای خۆی داهێنا بە سیاسیبوونی کوردان بوو. ئەماش بە دابڕانی لە کارەکتەرە بەکرێگیرا و کلاسیکەکان بۆ یەکەم جار ئەڵتەرناتیڤی ئازادی کرد بە حەقیقەتێکی درک پێکراو. لە هەمووی گرنگتر هەم ڕژێمە سەرڕۆکانی پاژماوەی چەرخەکانی ناوین و هەم ئەو دەوڵەت نەتەوانەی کە درێژکراوی ئەوان و لافی هاوچەرخبوون لێدەدەن چاوەڕوانی ئەو ئەنجامە نەبوون و پەسەندیان نەدەکرد. ڕێکەوتنی کوردە بەکرێگیراوەکان و دەوڵەت نەتەوە سەردەستەکانی ناوچەکە لەگەڵ ئیمپریالیستە هەژمونگەراکان سەبارەت بە ناساندنی پەکەکە وەک ڕێکخراوێکی تیرۆریستی بۆ ئەم هۆکارە دەگەڕێتەوە، چونکە کوردی ئازاد بەتاک و کۆمەڵگەکەیەوە هەموو ئەو هێزانە تارومار دەکات و سەراو بنیان دەکات کە کوردیان بەنەبوو لە قەڵەم دەدا. ئەوەی لە کەسێتی مندا بەرکەنار و بەند دەکرێت و دەخوازن ناچاری بەندیخانەیەکی تاکەکەسی بکەن لە ناوەڕۆکدا ئەو کوردە ئازادێ ئەو ڕەفتار و سیاسەتانەی لە ئیمڕاڵی بەرامبەر کەسایەتی من پیادە دەکرێت بە سیستەماتیکە تاوتوێکردنیان تەنها وەکو سیاسەتی تورکیا بەرامبەر بە بەندیخانەی ئیمڕاڵی ڕێگا لە بەردەم تێگەیشتن و بە هەڵەدا چوونی گەورە دەکاتەوە. ئەمەش هەم بۆ کوردان و هەم بۆ تورکەکان بێچارەیی سیاسی و پێکدادان بە دوای خۆی دادێنێت. بەڵام زۆر باش درکم بەو ڕاستیە کرد کە تورکایەتی بە ناوی خۆیەوە نەدەتوانێت شەڕ بکات و نەئاشتی ئەو ڕۆڵەی مۆدرنەتەی سەرمایەداری پێی بەخشیوە ڕۆڵی چاوەشی و پۆلیس و جەندرمەیەکی ڕوتە. لە پێناو ئەوەدایە تەواوی گەلانی ڕۆژهەڵاتی ناوین بەگەلی تورکیشەوە لە بەرامبەر چەوسانەوە و فشارەکانی سیستەمی سەرمایەداریدا کراوە بن. لە ناوە و دەرەوەی ئەوروپا جڵەوکردنی کەلتورەکانی ئەنادۆڵ و تورکیا بۆ ئەوان زۆر گرنگە. ئەوەی پیادە دەکرێت سیاسەتێکی ئاسایی نییە، لە میانەی سیاسەتێکی پڕ لە فرتوفێڵ و بە شێوەی ژێربەژێر استراتیژەتێکی بەرفراوان و یەکگرتوو بەڕێوە دەبرێت. لەو چوارچێوەیەدا دەتوانین باشتر لە پەیوەندەکانی تورکیا لەگەڵ پەیمانی ناتۆ یەکێتی ئەوروپا تێبگەین.